گۆڕان ڕەتی کردەوە هێزی چەکدار دروست بکە و دەڵێت نابێت هیچ حیزب و لایەنێک لە هەرێم هێزی چەکداری هەبێت. فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی عێراق داوا لە پەرلەمان و حکوومەتی عێراق دەکات بە فەرمی پەکەکە وەک هێزێکی ئۆپۆسیۆنی تورکیا بناسیێنێ و مامەڵەی لەگەڵ بکات. دانوستانەکانی نێوان کورد و حەشدی شعبی لە دووس خوورمات و هەڵپەسێدران. بەرپرسێکی کوردیش دەڵێت چەکدارانی حەشد پابەندی ڕێکەوتنەکان نەبوون. This is NRT News. سڵاوتان لەبێ بەڕێزان چاسێن لە پانۆرامای هەواڵەکان لە NRTەوە لەگەڵتان دەبم. دوای پێشنیازی دروستکردنی هێزی چەکدار لەلایەن چەند هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانەوە بزوتنەوە کە ڕەتی کردەوە هێزی چەکدار دروست بکات. بزوتنەوەی گۆڕان ڕاگەنداوێکی لەسەر پێشنیازی دروستکردنی هێزی چەکدار بڵاو کردەوە و ڕایگەاند نابێت هیچ حیزب و لایەنێک لە هەرێمی کوردستاندا هێزی چەکداری هەبێت. بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەیەنراوەکەیدا ئاماژەی بۆش کردووە کە نابێت هێزە چەکدارەکان لە ململانەی سیاسیدا بەکاربێنرێن، بەڵکو دەبێت هەموو ئەو هێزانەی ئێستا کە بەشێکیان سەر بە حیزبەکانن بکرێنە هێزی نیشتیمانی و بێلایەن. بزوتنەوەی گۆڕان دەشڵێت دەبێت هێزە چەکدارەکانی کوردستان تەنها ئەرک و بەرپرسیارەتیان پاراستنی خاکی کوردستان و سەر و ماڵ و کەرامەتی هاوڵاتیان بێت، نەک گوێڕایاڵی هیچ کەس و حیزب و لایەنێکی سیاسی. هەروە بزوتنەوەی گۆڕان ڕاشی گەیاندووە دەبێت خەباتی مەدەنی و سەروەری یاسا و دەستا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات منهەجی کاری سیاسی بێت لە هەرێمی کوردستاندا. بە پێی زانەرەکانی NRT بزوتنەوەی گۆڕان وەڵامی پێشنیازەکانی یەکێتیدایەوە و هەر گۆڕانکاریەک لە پۆستی سەرۆکی پەرلەماندا ڕەت دەکاتەوە. بە پێی و زانیارانی NRT لە سەرچاوەکانیەوە دەستی کەوتووە گۆڕان و یەکێتی ڕۆژی پێنجشەممە بە نهێنی کۆبنەوەیەکی دووقۆڵیان ئەنجامداوە و لە کۆبنەوەکەدا بە یەکێتیان وتووە کە پێشنیازەکانیان ڕەت دەکەنەوە. دوای مانگێک چاوەڕوانی یەکێتی وەڵامێکی دڵخۆشکەری لە گۆڕانەوە دەست نەکەوت بۆ پێشنیازەکانی کە بە پێی زانیاریەکانی NRT گۆڕان بە ڕاشکاوی بە یەکێتی وتووە ئەو پێشنیازانەیان بەدڵ نییە. بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەیکی دووقۆڵی یەکێتی و گۆڕاندا کە ڕۆژی پێنجشەممە لە ماڵی عومەری سەید عەلی کەسی دووەمی گۆڕان ئەنجامدرا، وەفدەکەی گۆڕان بە یەکێتیان وت پێشنیازەکانیان قبوڵ نییە و نابێت گۆڕانکاری لە پۆستی سەرۆکی پەرلەماندا بکرێت. وەک نیگەرانیەک بەرامبەر وەڵامەکە لە کۆبوونەوەکەدا یەکێتی بە گۆڕانی وتووە بڕیار بوو دوای کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی وەڵامیان بدەنەوە، بەڵام وەفدەکەی گۆڕان پێیان وتون ئەمە وەڵامی گۆڕانە. ئێمە هیچ پێشنیازێکمان قبوڵ نیە لەم کاتەیە بۆ گۆڕین دەستی سەرۆکایەتی و هەروەها ستافەکەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە و هەر گۆڕانکارێکیش بێ هەموو پێکاتی حکوومەت و پەرلەمان دەستکاری بکرێ کە ئەویش بە سەرۆکاتی حکوومەت و بە سەرۆکاتی هەرێمیشەوە. پێشتر بەرپرسانی باڵای یەکێتی ڕایانگەاندبوو کە پێشنیازەکانیان تاکە چارەسەرە بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم. سەرباری ئەوەی گۆڕان وەڵامی ئەم پێشنیازانی داوەتەوە، بەڵام یەکێتی نایەوێت پشت لە گۆڕان بکات و چاوەڕوانی ئەوەیە وەڵامەکەی چوارچێوەیەکی فەرمی و ئاشکرا وەربگرێت. پێویستمان بۆیە کە بە ڕسمی گۆڕان هەموو پاکیجەکە بێک و جواباتەوە. قەزمەوە نێناچمە سەر وردەکاریە، بەڵام ئەوەی کە گرنگاوەیە کە گۆڕان بە ڕسمی جوابمان باتەوە بووی کە لەسەر ئەساسە لەگەڵ پارتی شاخسە بکەینەوە. بەر لە هەموو حەزبەکان یەکێتی سەرەتا پێشنیازەکانی خستە بەردەم پارتی دیموکراتی کوردستان. هێشتا پارتی وەڵامی یەکێتی نەداوەتەوە. بە پێی زانیاریەکانی NRTیش لەسەر پێشنیازەکان پارتی چاوەڕوانی وەڵامی گۆڕان دەکات تاوەکو بە پێی وەڵامەکەی گۆڕان وەڵامی پێشنیازەکان یەکێتی بداتەوە. هێمن مەحموود NRT سلێمانی. سەرۆکی ئینستیتوتی مێری دەڵێت پێویستە هاوڵاتیانی هەرێم فشار لەسەر لایەنە سیاسیەکان دروست بکەن بۆ ئەوەی لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوە بۆ چارەسەری قەیرانەکان. دکتۆر دلاوەر علادین سەرۆکی ئینستیتوتی مێری لە بەرنامەی چاوتێدا ڕایگەاند تا ئێستا کورد نەیتوانیوە خاوەنی یەک وتاری یەکگرتوو بێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدەن، چونکە کورد تا ئێستا خۆی یەکلایی نەکردوێتەوە. ئایا لە جەمسەری تورکیایە یان لە جەمسەری ئێراندا؟ کوتیشی کورد ناتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر بڕیاری وڵاتە زلێزەکانی دنیا، لەبەرەوەی کورد یاریکەرێکی بچووکە و دەبێت بەپێی بەڕێکی خۆی پێڕابکێشێت. ئاماژەی بۆش کرد دەکرێت کورد خۆی چارەسەری قەیرانەکانی ناوخۆیی بکات، نەک هێزێکی دەرەکی. لایەنەکانی هەرێم لە یەک نزیک بکاتەوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان.
هیوادارن خەڵکی هەرێم زەخت لەسەر هەمویان بکە کە حکمت بنوێنن کە بە سەرێکی ساورد و بە عەقل و بە حکمتەوە کێشەکان لە بین خۆیان حەل بکەن. زەختی خەڵک و جەماوەر زۆر مهمە لەوەی کە سیاسیەکان ئەو شتە بکەن کە ڕاستە بۆ هەموو لایەک. سیاسیەکانیش بەڕاستی ڕەچاوی باری خەڵک دەکەن، ڕەچاوی ڕاو بۆچوونی خەڵک و دەنگدەران دەکەن. جا بۆ ئێمە کێشەی ئێمەیە بەس وڵاتی ئێمەشە، قەزیە هەمومانە، دەبێت هەمومان خەمخۆری بین، نەشتینە ناوی وەکو شمشێرێک حەدی بێن بڵێن ئەمە چاکۆ مەخراپە، ئەمە ئێمەینە. بەڵام بەڕێزان تەوەری سەرکی ئەم شەوی پانۆرامای هەواڵەکان تایبەتە بە لە ماوەی ڕابردوو پێشنیازی دروستکردنی هێزی چەکدار لەلایەن بزوتنەوەی گۆڕان لەلایەن چەند هەڵسوڕاوێکەوە باس کرا. دواتر ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان بە ڕسمی ڕەتی کردەوە کە هێزی چەکداری هەبێت. گفتوگوی ئەم بابەتە زیاتر دەکەین بە میواندارەتێرێک لە بەڕێزان. منیرە عوسمان هەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. هەروەها بەهمەن کاکە عەبدوڵڵا کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێزیشیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبن. بەڵام منیرەخان سەرەتا دێمە لای ئێوە شەوتان باش. پێشنیازی دروستکردنی هێزی چەکدار لەلایەن چەند هەڵسوڕاوێکی گۆڕانەوە باس کرا. دواتر ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان ڕەتی کردەوە. ڕەتکردنەوەی دروستکردنی هێزی چەکدار لەلایەن گۆڕانەوە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێم کاتی جەنابیشتان باش ڕێزم بۆ کاک بەهمەن شاری هەولێرەوە دیارە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕۆژی دروستبوونی بزوتنەوەکەمانەوە ئێمە کاتێک دروشمەکانی ئەو بزوتنەوەیە ئەو دروشمانێکە هەڵمان گرتووە ئێمە حزبێکی سیاسی مەدەنی بێچەکین. ئێمە هەر لە سەرەتاوە ئاماژەمان بەوە کردووە کە ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان داوا دەکەین ئەو هێز و لایەنە سیاسیانێکی ئێستا لە هەرێمی کوردستان هێزی چەکداریان بەدەستەوەیە پێویستە هێزەکان بکرێنە هێزێکی تەواو نیشتیمانی و لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا ڕێک بخرێنەوە. بەڵام بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ دروستکردنی هێزی چەکدارنین. بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە زانستی سیاسیدا کاتێک باز لەوە دەکرێت کە دەبێت دەوڵەت و موسەساتەکانی دەوڵەت چەک کۆنتڕۆڵ بکەن. بەڵام لە هەرێمی کوردستاندا کە کاتێک ناتوانرێت چەک کۆنتڕۆڵ بکرێت لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە کەواتە دەسەڵاتی سیاسی شکستی هێناوە لە کۆنتڕۆڵکردنی چەک. چونکە ئێمە خۆمان باش دەزانین هەم هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان خاوەنی چەکن، هەم هاوڵاتیان خاوەنی چەکن. کەواتە کاتێک کە حکوومەت فەشەل دێنێ لە کۆنتڕۆڵکردنی چەک ئەوە هاوڵاتیان ئەوە حزبە سیاسیەکانیش بەپێ ئەو فۆرمەی کە خۆیان دەیانەوێت دەتوانن چەک بەکاربێنن کە ئێمە بە هیچ شێوەیەک وەکو بزوتنەوەی گۆڕان بەکارهێنانی چەک لەلایەن حزبی سیاسی و لەلایەن هاوڵاتیانەوە بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە. پێمان وایە دەبێت هەموو گرفت و کێشەیەک لە وڵاتەکەماندا بە شێوەی دانوساندن و بە شێوەیەکی مەدەنیانە چارەسەر بکرێن. ئەمە ڕای تەواوی بزوتنەوەی گۆڕانە و بەڵام لەگەڵ ئەوەداین هەرێمی کوردستان خاوەن هێزی چەکدار بین، خاوەن هێزێکی نیشتیمانی تەواو نیزامی بین کە تیایدا بتوانین خاکی هەرێمی کوردستان لە دوژمنان بپارێزرێت، نەک لایەنە سیاسیەکان کەی بیانەوێ و چۆن بیانەوێ مامەڵەیان پێ بکەن و بەکاریان بهێنن وەک لە ڕابردوو دابینیومانە. بەڵێ کاک بەمەن دێمە لای ئێوە شەوی ئێوەش باش. بزوتنەوەی گۆڕان ئەڵێت نابێت هێزە چەکدارەکان لە ململانی سیاسیدا بەکار بێنرێت. پرسیارەکەەوەی ئایا هێزە چەکدارەکان لە هەرێمی کوردستان لە ململانە سیاسیەکاندا بەکارهێنراون؟ زۆر سپاس سلااو بۆ منیرەخان و بۆ بینەرانی ئێوەش. ڕاستی هێزە چەکدارەکان لە دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆ لە ساڵی 1970ەوە تا ئێستا بە هیچ شێوەیەک بەکار نهاتووە و بەکاریش ناهێنرێت چونکە ئەوە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە شەڕی کورد بە کورد جارێکی تر دروست نابێتەوە و تا ئێستاش لە واقعەکە وایە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ باسە کە ئایا بزوتنەوەی گۆڕان دەبێتە حزبێکی چەکداریان چەک بۆ لایەنگرانی دەسێنێ، ئێمە لێرە و لێو گوێمان پێەیە و ئەو بەیاننامەی ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان دەری کرد بەڕاستی بۆ وڵامدانەوەی خۆیانە. ئەو پێش هیچ حزبێک من نەمبیستووە و هیچ ڕاگەیانێکیش نەمبیستەوە بۆختان بۆ بزوتنەوەی گۆڕان بکە.
دوو کادری دیار و پێشکەوتووی بزوتنەوەی گۆڕان ئەویان وتووە کە ئەڵێن یەکێکیان کاک بابەکرد ڕێیە کە بەرپرسی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی ئەوەی تریشان کاک عەدنان عوسمانە لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی جەنابتان ناوتی ئەو کەناڵی بەڕێستان ناوتی ئێمە هەوڵە دەین بۆی کێڵگەمان بکەینە بزوتنەوەیەکی چەکدار چکە چەک حاکمە لە وڵاتە و دواتر هەر ئەمڕۆ کاک عەدنان عوسمان پێش ئەو بەیان نامەیە من مقابلەیەکی تریم بینی وتیان علەساس لە پەیجەکەی خۆشی بڵاوی کردوێتەوە دەڵێ ئێمە بۆیە باسی ئەومان کرد بۆی پارتی بێ بترسێنین و دیارە ئەمە ئیشێک هەیە لە مەسەلەکە منیرەخانیش لە قسەکانی ئاماژەیەکی بەوە کرد ئەڵێ لە کاتێکا کە حکوومەت کۆنتترۆلی چەکی پێ نەکرێ هاوڵاتیان و هێزە سیاسیەکان بۆیان هەیە چەکیان هەبێ من لەگەڵم ئەم بۆ چوونە نیم چکە حکوومەت زۆر بە جوانی کۆنتترۆلی چەکی کردووە و لەم وڵاتە ئێستا چەکی بێموڵەت بگیرێ لە خاوەنەکەی دەسەندرێ من دەیان نمونەی زەقم لەلایە کە خەڵک هەبووە لە سنووری سلێمانیا پێشمەرگەی فعلی ئێمەش بووە بەڵام لەبەرەوەی مۆڵەتی چەکەکەی پێنەبووە چەکەکەیان لێ وەرگرتووە تا ئەو کاتێ مۆڵەتەکەی بردووە بۆیە چەک هەڵگرتن لە وڵاتە بەبێ مۆڵەت نییە بە هیچ شێوەیەک و حکوومەت کۆنتترۆلی چەکی کردووە ئەوەی هەیە کە ئەمەوێ باسی کەم بۆی ڕوون بێلای خەڵک بەڵێ پارتی وێکێتی هێزی دوو هێزی چەکدارن و چەکیان هەیە بەڵام ئەمە هەنگاوی بۆنرا و خەریکە یەک ئەخرێتەوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە کە بە شاهدی کاک مستەفای سەیقادر کە پێشتر وەزیری پێشمەرگە بۆ لە بزوتنەوەی گۆڕان بووە بە پێی ستاندار دەبێ ئەم وڵاتێ ئێمە 13 لیوای مشتەرەکمان هەبێ تا ئێستا هەشتی یەکی گرتوێتەوە بە پێ و معلوماتانی کە من هەیمە ماوە سێ لیوایشی بڕیارەکە حکوومەتی ئەمریکی خۆی تدریبی پێ بکەوە پڕچەکیکە ئەمێنێتەوە دوو لیواکەی تریکە دەبێ یەک بگرێتەوە و ئێمە لە کوردستانەوە بەڕاستی دوای ئیتفاقی استراتیجیەوە ئیتر بەردەوام لایەنە سیاسیەکان و خەڵکانی ڕۆشنبیر لەم وڵاتە و کەسایەتی سیاسیەکانیش بەردەوام هەوڵیاندا بۆەوەی ئەم دوو هێزە ببنەوە بە یەک و هێزێکی یەکگرتووی نیشتیمانی لێ دروستکەوە سوپاس بۆ خوا لە شەڕی داعشە لە درێژایی 1500 کیلومتر ئەمەمان بینی و ئەم دوو هێزەی ڕاستە هێزی چەکداری پارتی وێکێتی بوون بەڵام بینیمان وەزیرەکەیان گۆڕان بوو و بە ئەمری ئەویش دەجوڵانەوە و بۆ ئەمری ئەویش هەڵسوکەوتیان دەکرد و بزوتنەوەی ئەوە جەنابی کاک مستەفای سەیقادر کە وەزیری پێشمەرگەی پێشوو بوو زۆر دەستکراوەش بوو لەوەی کە ئامر لیوای دەگۆڕی ئامر فەوجەکانی دەگۆڕی ئەسلیحەی ئیمزای ئەودا بەش دەکرا بۆیە لەم وڵاتە ئەم هێزە ئێستا یەک هێزە لە ڕووی واقعیەوە بە یەک ئەمریش ئەجوڵێتەوە کە سەرکردایەتی سەرۆکی هەرێمی کوردستان حرەکەتی پێدەکات کە وەک سەرکردەی باڵای هێزە چەکدارەکان و وەزیری پێشمەرگە کە پێشتر لە کار بووە و بزوتنەوەی گۆڕان بووە ئیشی حرەکەتی بەم هێزە کردووە بۆیە من ئەوە ڕای شەخسی خۆمە من پێم وایە بزوتنەوەی گۆڕان ژێر بەژێر خەریکی چەکدارکردنی خەڵکی خۆیەتی بەداخەوە بزوتنەوەی گۆڕان لەو ئیدعای خۆی فەشەلی هێناکە دەیوت ئێمە هێزێکی مەدەنی بێچەکین و بانگەشیان بۆ دەکرد کە هێزەکانی پارتیوێکێتی میلیشیان بەداخەوە ئێستا خۆشیان خەریکن میلیشیا دروستەکەن کە ئەمە من پێم وایە حکوومەتی هەرێم ڕێگەی پێنادا و ناشبێ ڕێگەی پێ ئێمە بەدەست هێزی حزبیەوە زەرەرمان زۆر کردووە نابێ هێزێکی تر دروست بێ لە کوردستانە بۆ ئەوەی کە ئەم هێزانەمان جارێکی تر بۆ دروست کاتوە ئێستا هێزەکە لە ڕووی ڕووی واقعیشەوە پرسیارێکم کرد وەڵامەکەی خۆم دەستکەوت دەگەڕێمە وڵات منیرەخان ئەوەی کە کاک بامەن باسێکات دەڵێت هێزی چەکدار لە ململانێ ناوخۆیەکان لە دوای شەڕی ناوخۆ بەی شێوەیەک بەکار نێنراون ئایا بەکارهێنراون ینی تۆ ویست دوا بڵێ بەڵێ پێم سەیرە ینی کاک بەهمەن خۆ ئەوەندە نابێت تەنها دوو مانگ لەمەوە بەربوو ئەوە هێزی چەکدار بۆ ڕێگەی نەدا بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بچێتەوە شاری هەولێر ئەوە بەکارهێنانی هێزە لە بەرامبەر گەورەترین دەسەڵاتی تەشریعی لەم هەرێمەیە ئەمە یەک خاڵی دووەمیان ئەوەیە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دەیبینن چۆن پێشمەرگە دابەش بووە بەسەر پارتی وێکێتیدا و لە بەرەکانی جەنگ دیژدا ئەمە بەڕوونی ڕەنگی داوەتەوە خاڵێکی ترکامێ جوابی کاک بەهمەن بەمەوە ئەوەیە ئەگەر ئێمە بمانەوێ هێزی چەکدار دروستکەین نەپرس بە پارتی و هیچ حزبێکی سیاسیەکەین لەم هەرێمە وەنە لە پارتی و نە لە هیچ حزبێکی سیاسیش لەم هەرێمە ترسین بەڵام ئێمە وەک چۆن لە ڕابردوودا ڕازگۆ بووین لەگەڵ دروشمەکانی خۆمان لەگەڵ هاوڵاتیەکانی خۆماندا ئەوا دیسانەوە دەتوانم بڵێم ئێمە ڕازگۆ دەبین لەگەڵ ئەو دروشمەماندا کە وتومانە ئێمە هێزێکی بێچەکی مەدەنین
جا لەبەر ئەوە ئێمە جارێکی تر دووبارە یەکەمەوە ئێمە لە هیچ هێزێکی سیاسی ناترسیمەوە بە پرسی هیچ هێزێکی سیاسی هێزەکانمان چەکدار ناکەین. خاڵێکی تر کە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوەیە کە ئێمە ئەگەر ماف هەبێ بۆ چەک هەڵگرتن بۆ پارتی و یەکێتی ئەوە هێزی دووەمی گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕانە، ئەوە مافی بزوتنەوەی گۆڕانیشە هێزی چەکداری هەبێ، بەڵام ڕەتی دەکەینەوە بە هیچ شێوەیەک ئێمە نەبەرنامە و بەرنامەمان هەیە هێزی چەکدار دروستکەین نە لە ئێستا و نە لە داهاتووشدا، بەڵام ئەو دەنگۆیەی کە بڵاو بۆتەوە لەسەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان هێزی چەکدار دروست دەکا ئەمە لەکوێوە سەرچاوەی گرتووە. لەوێوە سەرچاوە دەگرێ کاتێک هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەبینن داهات شەفاف نییە، حکوومەتی هەمووان نییە، هێزی چەکداری هەمومان نییە، هەمومان وەکو یەک ناپارێزێ وەک ئەوەی بینیمان کە بەڕێز بە فەرمانی بەرپرس و مەکتەبی سیاسی حیزبێک ڕێگە لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەگرێت کاتێک دەزانێت لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی دەنگدان و سندوقەکانی دەنگدان و دەستا و دەستکردنی دەسەڵات و سەروەری یاساوە ناتوانێت مافەکان ناتوانێت کەسێک هێز جوڵا ینی تۆ باقسەکەم تەواو بکەم جواب بدەمەوە. ناتوانێت مافەکانی بەدەستبێنێ هاوڵاتیان و دەنگدەرانی ئێمەش هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانن کە کاتێک دەزانێ لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ناتوانێت گۆڕانکاری بکە و ناتوانێت فراکسیۆنە پەرلەمانیەکەی کە ئەوێ وڵات لە هەرێمی کوردستان سیستەمێکی پەرلەمانی بێ و بە شێوکی ئاشتیانە دەستا و دەستکردنی دەسەڵاتە بێ ئەو بیرۆکەی لەوە سەرچاوی گرتووە. بەڵام ئەوەی گرینگە و دوجار بڕیار بۆ جڤاتی نیشتیمانی گۆڕان و جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕانە کە بڕیارەکە لەلایەن بەڕێز و تەبێژی بزوتنەوەی گۆڕانەوە دوا بڕیار دەدرێت دوا بڕیار بڵاو دەکرێتەوە. بەڵێ منیرەخان کاک بامان ئەوەی کە باسە کرد چێ فەرمانی کردووە ئەوە بەڕێز کاک مەسعود بارزانی فەرمانی کردووە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیەکاندا ئیشارەتیان بۆ داوە کە دەبێت ڕێگری لە سەرۆکی پەرلەمان دێ بۆ هێزە چەکدارە سربەخۆی کە کاک دانا باسیەکە. کاک بامان منیرەخان باس لەوەکە کە بە فەرمانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هێزی چەکدار جوڵا باز دەنمونەکانی ڕووداوەکانی ئەم دوای هەرێمی کوردستان دەکات کە ئەو دەڵێت هێزی چەکدار لە ململانێ ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بەکارهێنراوە. ئەمەوێ لە سەرەتا لەوە دەست پێ بکەم. مونیرەخان خۆی لە قسەکانی ئەسپاتی کرد کە ئەمانە خەریکن هێزی چەکدار دروستەکەن. چەکدار نیشتیمانی نییە، هاوڵاتیان دەزانن لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکارین ئاڕوونادا. ئەمانە هەمووی قسەی واقعینین و ئەوان لە ژێرەوە بەتەمان هێزی چەکدار دروستکەن نەمبینیوە لە وڵاتێکە ئەگەر داهات شەفاف نەبوو چەکتۆ داهات بە چەک شەفاف نابێ و ئەو هێزشتان نییە ئەوە بتوانن ئەگەر بە سندوقی دەنگدان نەبێ داهات شەفافکەن لەلایەن پارتیەوە بە هەزار هێزیتر ناتوانن و جەنابی ڕێکخەرەکەشتان لە خستەکانیشەوە ئەو هێزەی تاقی کردوەوە تا ئێستا نامەوێ بچمە سەرەوە باسە ئەگەر ئیجازە بدەی من قسەم پێت نەبڕی من قسەم پێت نەبڕی قسەم پێ مەبڕا بۆی واقعەکەت پێ بڵێم ئێوە خەڵکی بزوتنەوەی چەکدارن ئێوە بزوتنەوەیەکن لەگەڵ یەک شیعاری خۆتان ڕاستان نەکردەوە با من یەک بۆت بڵێم. یەکەم ئێوە ڕێکخەرەکەتان وتی 4 ساڵ ئارامی 2 ساڵ ئارامیشتان بەڕێوە نەبرد، ئێوە فەشەلتان هێنا لە حکومڕانی، ئێوە لەبەر خاتری چای خواردنەیەکی جەنابی سەرۆک کە هاتۆتە سلێمانی چایەکی لای کاک نەوشیروان نەخواردووە نیوەی هەرێمی کوردستان تا تێک و مەکاندایەکە، ئێوە نەهاتن لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە پۆستەکان بگۆڕن بەڵکو هاتن لە ڕێگەی ئینقلاب و هێرشکردنە سەر بارەگاکانی پارتی و هاندانی خەڵکی بۆ سوتانی بارەگاکان ویستان ئینقلاب بکەن. ڕێگرتن لە یوسف محەممەد بۆ ئەوە بوو بۆ ئەوەی لە هەولێریش ئەو فەوزایی لە سلێمانی ڕوویدا لە هەولێر ڕوونەدا و فەوزاکە نەگوێزنەوە بۆ ئێرە بە ناوی سەرۆکی پەرلەمانەوە. ئەو هێزەش ڕەبتی بە جەنابی سەرۆک بارزانیەوە نییە، هێزێکی ئەمنی ڕێگەی گرتووە و هێزی چەکدار نیە، هێزی چەکدار کە بریندارە پێشمەرگەی کوردستان هێزی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم. ئەوەی ئێوە بە واقعی ئینقلابێک بوو ئەگەر ڕێگەمان لێ نەگرتایە ئەم وڵاتەوەم ئەزمونەی بە تەواوی تێک و مەکاندەدایەکە. ئێوە وەکوتم لە ڕابردوو لەبەر خاتری چای خواردنەوە یەک وڵاتێکتان تێکدا
ئێوە یەک چاکسازیشتان پێ نەکرا من لە تۆ ئەپرسم منیرەخان با خەڵکی کوردستان گوێی لێمان بێ بەس وەڵامی ئەم پرسیارم دەرەوە 4 وەزیرتان لەسەر کار لادراوە هەموو ڕۆژێک ئێوە هاتنە سەر شاشەکەتان داهات شەفاف نییە پارە ئەم وڵاتە لای پارتی و نایدا بە خەڵک خێرە وەزیری دارایەکەتانەوە نەبێ دەنگە خێرە وەزیری پێشوەرگەتانەوە دەبێ دەنگە و قسە ناکا بۆ نایەن واقعەکە بۆ خەڵک بڵێن غێر ئەوان واقع دەزانن و ئێوە کۆمەڵی خەڵکتان لە ناو جڤاتی نیشتیمانیوە لە ناو پەرلەمانی کوردستان تەنها ئیشیان چەواشەکردنی خەڵک و هاندانی خەڵک بوو بۆ ئەوەی ئەم ئەزمونە ببەنە دواوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بلاخەس ویستی ڕێگە لەمە بگرێ چکە کوردستان لە بەردەم داهاتوویەکی زۆر گەورەدایە هەنگاوی جدی بەرەو پێشەوە دەنێ ناکرێت تۆ بێ لێرە هەموو وەرەقەکان تێکەڵ بکەی بۆ ئەوەی انقلابێک دروستکەی خێرا نەبوونی بەنزین نەبوونی کارەبا نەبوونی بودجە نەبوونی معاش لە حکوومەتێکە کە 5 حیزب تەشکیلی کردو بەس پارتی تاوانبار بێ و پەلاماری پارەکەکانی پارتی لە قڵاتجێەوە بدرێ هەتا کەلار هەموو ئێمە دەمانناسی چێ بوون بۆیە کاک کازە ئەگەر ئیجازە بدەیت ئێوە بەجددی من تێناگەم لە شاری پایتەختی ڕۆشنبیری شاری هەڵمەت و قوربانی کە بۆ هەموو شتێک کەمپینەکە ئەبواە ئەو شەوەی کە کاک بابەکر دڕایی لە بەرنامەکەی NRT وتی ئێمە هێزی چەکدار دروستەکەین و داوا لە بزوتنەوەی گۆڕانکە هێزی چەکدار دروستکە ئەبواە دەیان خۆپشاندان و کەمپینیان بکردایە چکە ئەو بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری سلێمانیە هەڵسوڕایەکی گۆڕان نییە بەتەنها ئەمە بەڕێوبەری گشتی پایتەختی ڕۆشنبیریە کە داوای هێزی چەکدارەکە و ئێوە دژی میلیشیا بوونی ئێستا خۆتان شەرعێت بە میلیشادن هەر خۆت لە قسەکان تا ئەڵێ ئەگەر لە وڵاتێکە ئەم شتانە نەبێ دەبێت ڕێگە بە خەڵک بدەین و هێزە سیاسەکان بکەن چەکەڵگرن بە چەک گۆڕانکاری بکەن من دڵنیاتەکەمەوە ئێوە ناتوان هێزی چەکدار دروست بکەن مەگەر لە ژێرەوە ژێر بەژێر ئەگینا بەڕەسمی حکوومەتی هەرێمی کاک بەمن وەڵامی خۆم دەستکەوت بەڵێ کاک بەمن دەگەڕێمەوە نایڵێ ڕێگەتان نادا و ئەگەریش دروستی بکەن هەروەکو چۆن گۆڕانکارێکەکەتان بە سلوقی دەنگدان کرد بە هێزە چەکدارێکە شەرەوەتانتە پێ بەڵێ منیرەخان پرسیاری لێکردی و دەتوانی ینی چ سەرنجێک تێ لە سەوەڵامەکەی شتێکەمەوێ پێی بڵەمەوە ئەوە بۆ ڕاستکەمەوە ئەوە ئێمە نین ئینقلابمان کردووە ئەوە کاک بەهمەن پارتی و حیزبەکەی تو ئینقلابی کردەوە سەر دەستگا شەرعێکی وەکو پەرلەمانی کوردستاندا کە شوێنی پارتی ڕێگەی لە ئینقلاب کرد ئەو ئینقلابێکەوە لە سلێمانی دەستان پێکرد بوو بە پارتی زۆرە ترسێ لە ئینقلاب هەر سەرەتان دێ زۆری لێترسم بەڵام هەر کاتی دێ سەبارەت بەوەی کە ئایا ئێمە ئەترسینەوەی ئێمە چاکسازیمان نەکردو لە ماوەی ڕابردوودا ئەوانە خەڵکمان چاواشە کردو منەمەوێت ئەوە بۆ کاک بەهمەن ڕاستکەمەوە خەڵکی هەرێمی کوردستان زۆر وشیارترە لەوەی ئێوە تێگەیشتون خەڵکی هەرێمی کوردستان ئەزانێ چێ بەرپرسیاری یەکەمە لە نائەدالەتی لە گەندەڵی لە ناشەفافی لە سەروەرنەبوونی یاسا لەم هەرێمەدا کە پارتی دیموکراتی کوردستان پشکی شێری بەردەکەوێ لەبەرەوەی زۆرترین لەبەر ئەوەی وەزیری دارایەکەتان ئێستا بابێت بە خەڵک بڵێ وەزیری دارایەکەتان با بە خەڵک بڵێ ئێستا ئەوە دەرکرا ئەزانی چی ئێمە باگراوندی حیزبی ئەزانی ئێمە باگراوندی حیزبەکەمان و هاوڕێکانمان لە حکوومەت ئەوەندە باگراوندێکی پاشیانەیەکەی مناترسینە وەڵامدانەوەی وەڵامی خەڵکی کوردستان دەرەوە منیرەخان ئەزانی چی ئەم قسە باری قوبریقانە زۆرمان لە بزوتنەوەی گۆڕان بیست کایە وەڵامی خەڵک بدەرەوە 4 وەزیرتان لە کار دەرکراوە ئێستا پێیانەوەڵێن وەزیرەکانی پێشوو وا دەرکراون با ئێستا بێن ئەوان شەفافێت بۆ خەڵک پیشاندن بڵێن ئێمە ویستمان ئەمە بکەین جەنابی سەرۆکی حکوومەت کە نێچیروان بارزانیە نەیهێش بیکەین با ئەمە بۆ خەڵکەرەوە تۆ وڵامی ئەم پرسیارە من بدەرەوە دیارە تۆ ئاگال لە ئیعلام نییە دیارە ئاگال لە ئیعلام نییە تۆ لەوانەیە ڕوو کاتانە بچنە شاشە ببینی کە خۆتانی تیابینەوە بەڕێز ڕێباز حەملان وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەفتەی ڕابردوودا سەرجەم ئەو زانیاریانەی پشڕاست کردەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمڕێگریەکان بۆ وەزیری دارایی و هەم ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان وە دەست دێ و هەم ئەو قەرزانەی کە لە 24 ساڵە خوازانێ بۆ شوێ براوە لەسەرمان کاڵەکە بۆ لەسەر ئەو میلەتە کە بە 3 مانگ جارێک بە وەرزیم و چادەم بە خەڵکی هەرێمی کوردستان سەبارەت بەوەیان کە گوایە ئێمە دروشمەکەمان دروشمی باخ و بریق و ئەوانە بوون کاکە گیان خەڵکە زانێ خەڵک وشیارە چێ دروشمەکانی باخ و بریق بوون ئێمە لە ماوەی ئەو ئەوەندەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کارمان کردووە هاوڕێکانمان لە وەزارەتە جیاجیاکاندا کاری جدی خۆیان کردووە
جگەلەوەی کە خۆتە ئەخەموو هەموو خەڵکی کوردستان و ئێمە وەکو پەرلەمانتار باشەزانین کە ئەو ڕێگریانەی کە ڕێگەیان لێگیراوە لەو چاکسازیانەوە بەشێکی زۆریشیان ئەنجام داوە ئەویش بە خۆم ینی بە ڕێباز حەملان ئاماژەی پێداوە بە هەموو ئەو ڕێگریانەوە سەرباری ئەوش وەزیرەکانی ئێمە نەوەستاون لە پرۆسەی چاکسازیکردن لە حکوومەتی هەرێمی کوردستاندا. سەبارەت بە 4 ساڵی ئارامی 4 ساڵ ئارامی ماداوا کردووە لە کاتێکا کە ئێمە لەسەر کۆمەڵی پاکێژ لە هەرێمی کوردستاندا ڕێکەوتوین ئێمە قسە لەسەر ئەو پاکێجانە بکەین و هەروەها ئەو پاکێجانە وەکو خۆیان جێبەجێ بکرێن بەڵام ئێمە کە بینیمان پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە بەرنامەی بزوتنەوەکەمان ئەوە بوو کە دەبێت چاکسازی لە هەرێمی کوردستاندا بکرێ و دەستگاکانی حکومەت بکرێنە دەستگایەکی موەسسەسا بەڵام کاتێک بزوتنەوەی گۆڕان هەستەکە ئەمە ڕوونادا بزوتنەوەی گۆڕان ڕاستیەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات و بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێ پارتی دیموکراتی کوردستان ڕێگرا لە بەردەم ئەو چاکسازیانەی کە دەمانەوێت لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەنجامیان بدەین. بەڵێ کاک بەمە دێمە لای تۆ کاک بە من گۆڕان ئەڵێت ئەبێ خەباتی مەدەنی سەروەری یاسا دەستکردنی ئاشتیانی دەسەڵات منهەجی کاری سیاسی بێ لە کوردستان ئایا ئەمە نەبووە و گۆڕان ئێستا داوایەکات؟ ئەستەن گۆڕان ئەمەی نەهێشت هەبوو گۆڕان ئەمەی نەهێشت من بۆ بۆچی گۆڕان نەهێشت دەتوانی زیاتر ڕوونیکەیتەوە؟ من ئێستا قسەیەکی مدیرەخانت بۆ دێنمەوە ئەڵێ پارتی ئەوە خۆی ئیسپاتی قسەکانی خۆیان دەکات ئەڵێ پارتی لە ئینقلاب ترسێ و ڕۆژێک هەردیام ئینقلاب بێ بەسەریان کەواتە ئەوان بەتەمان ئینقلابن ئەوە خۆی ئەوە مێژوو شاهیدیەوەدا ئەوە مێژوو شاهیدیەوەدا هەموو دەوڵەتە دیکتاتۆرەکان سەر ئەنجامەکەیان بەو کۆتاییە کە ئینقلابیان لەسەر کورسی دەسەڵات بە زۆر دەیەنە خوارەوە ئەوانەی کە کورسیەکانیان جێنایە و دەستیان لەسەر کورسیەکانیان داگرتووە دوجار ئەوە خەڵکەیان ئەوەی لەسەر کورسیەکەیە ئێمە زۆرینەی دەنگی هەرێمی کوردستانمان هێناوە ساڵی 92 بەس ئەوانەی ئێمە تیرۆریست نین پلانی ئەوەیان داننەوە قۆنسڵخانەکان بتەقێننەوە ئەوانەی ئێمە بەتەمانە بوونە مهندسینە و دڵفێنن با ئەوە بچێت دەستگاک دەوەشێتەوەوانێ بەو شێوەیە مۆنتاژ بکات و بەو شێوەیە بوختان دروستکە و خەڵک تۆمەتبار بکات ئەوە واقع و دوایی لە محکمە ڕێخەری گشتی بزوتنەوەکەی من لەوە ناترسێ کە ئێوە کۆمەڵێک گوفتان و تۆمەتی بۆ بەتەوە پاشخانی سیاسی و حیزبی و ئەسکەری ڕێخەرەکەی من هێندە پاکە کە ئێوە ناتوانن بە هیچ شێوەیەک پێی بگەنەوە ئێوە گوێ بگرن ئەگەر متهم هەبێ سەرۆکەکەی تۆ متهمەکە خاوەنی سیوێکی ئابە لەبیرتان چ پۆستاڵەکان لە ناو پەرلەمانی کوردستان تاکن و بەگەراجی من کاکە من نامێ بیکەم بە چەلەحانە مێژووی پارتی پڕە لە خیانەت ئاخە تۆوە چەلەحانەیەکەی بۆستە با وڵامت دەمەوە بۆت ئەسەلمێنم تۆ ئیجازەی مەمدا ئەزانی چی بەو چەلەحانەیە ناتوانی ئەوەی بشاری تۆ کە خۆت بتوتە ئەسڵا من گلێک لێناڵەتیەکە مەسڵ من خۆم لە مستەوای خەڵکی وەکتویان نابین وهەر لەگەڵیشی دانیشتم بۆی بزانم من بزانیان تۆ لە بەرنامەکەی هەر نەهاتم کاک بە من پرسیاری ئەوم لێەوە کرد کاک بە من احترامی خۆت بگرە کاک بە من پرسیارەکەم ئەوە بوو گۆڕان دەڵێت پێویستە سەروەری یاسا خەباتی مەدەنی دەستکردنی ئاشتیانە لە مەنهەجی سیاسی هەرێمی کوردستان ئابێ ئەمە نییە من ئەمێ وەڵامی ئەوم بیتەوە کاک بە من کاکە ئەمە زۆر بە واضحی هەیە و پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا دەسەڵاتی یەکەمە حزبی یەکەم بۆ لە انتخابات و ئەمە انتخاباتی ڕابردوو سەلمان دوێتی ئێمە حزبی یەکەمین سەرۆکەکەمان بە دەنگی یەکەم بۆتە سەرۆکی هەرێمی کوردستان بەسەر چۆماوەکە پێشەوەکە کێشەیەک لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم دروست بووە ئێمە ڕەئیمانەیە لەبەرەوەی ئەم یاسایە بریتیە نیە لە یەک خاڵ بریتیە لە 5 خاڵ پاشان من بە مونیرەخان ئەڵێم وەزیری دارایی بە یەک حرفیش نەیوتوە ڕێگریم لێکراوە دوای وەزیری دارایی باسی قەرزەکانی کردو باسی ئەوە نەکرەوە لە حکوومەتە چی گەندەڵیە و چی گەندەڵی نییە سێ هەر ئەو عەلی حەمە ساڵحی خۆیان وتی پارەی تەنکەرەنەوتەکان ئەگەر ئاویشی تیابێ بەشی بودجێ هەرێمی کوردستانەکە هەر خۆی هاتە سەر شاشەی ڕووداوتی بەشی 20% بودجە ناکە ئێمە وەڵامە نەداوە خۆی وەڵامی خۆی داوەتەوە ئەمانە چاکسازیان پێ نەکرا ویستیان ئەوەی کە خۆی ناوی ناوە پاکێج فەرموو بە 4 ساڵ باجێبەجێیان بکردایە نەوەزیری پێشمەرگە دەسی گیرا بوو نەوەزیری دارایی دەسی گیرا بوو نە سەرۆکی پەرلەمانەکەیان دەسی گیرا بوو بەڵام کاتێک ویستیان ئینقلاب بکرێن دەبێت دەستیان بگیرێ کاتێک ویستیان تەقە لە کۆنسڵخانەکان بکەن دەبێت پێی بڵێ ستۆپ
کاتێک ویستێتی ئەندازیار بڕفێنێ دەبێت پێی بڵێ نەکەی چکە ئەزمموی هەرێمی کوردستان خەیتە خەتەرەوە قسەکانی منیرەخان خۆی ئیسپاتە خۆی دەڵێ ئێ پارتی لە ئینقلاب وەڵامی پرسیارەکەم دەستکەوت وەڵام پرسیارەکەم دەستکەوت من بە وازەڵی وەڵام دایتەوە من پێتم وت بەڵێ لەم وڵاتە دەسا دەستکردنی دەسڵات هەیە و بە دەنگدان خەڵکاتوتە سەر دەسەڵات هیچ کەسێک بە ئینقلاب نهاتووە بە ئینقلابیش ناڕوە یاسای سەرۆکایەتی هەرێم 4 خاڵە خاڵی یەکەمی ڕاستە دەڵێ مدەی سەرۆکایەتی هەرێم لەوە زیاتر درێژ ناکرێتەوە بەڵام لە خاڵی دووەم و سێمە دەڵێ چی دەڵێ لە ماوەی ئەو 2 ساڵەی کە سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە دەستور بچێتە پەرلەمان و لەوێ دووبارە تعدیل بکرێتەوە بچێتە ڕاپرسی ئایا مەکراوە نەخێر خاڵی سێمی ئەڵێ چی دەبێت سەرۆکی داهاتوو ڕاستەوخۆ لە نێوان خەڵکۆڵ بژێرێ ئێمە پێمان وتن پێشەوەی کە مودەکەیش تەواو بێ وتمان فەرمون با بچینە بەردادگای کاکبامان دەگەڕێمەوە وڵات بزوتنەوەی گۆڕان کاکبامان دەگەڕێمەوە وڵات وەڵامەکەی خۆم دەستکەوت کاکبامان ئەوەی ئێمە نەبووین ئەوان نەیانتوانین وەڵامەکەی خۆم دەستکەوت منیرەخان ئێمە سەرکەون ئێستا ئەیانوێ بە ئینقلاب سەرکەون بەڵێ کاکبامان وەڵامی خۆم دەستکەوت منیرەخان ئێوە لە معنی گۆڕان لە بەیاننامەکەی ئەمڕۆی داباسی لەوە کرد کە هێزی چەکدار هێزەکانی کوردستان پێویستە بکرێن بە هێزێکی نیشتیمانی بەڵام چۆن بکرێت بە هێزێکی نیشتیمانی بەڵێ بەر لەوەی جوابی پرسیارەکەی جەنابەت بەمەوانێ ئەمەیە جوابێکی کاک بەهمەن بەمەوە ئەڵێ گۆڕان چاکسازی پێ نەکرا من حەزەکەم شتێک ڕوونکەمەوە هەم بۆ جەنابەت و هەم بۆ کاک بەهمەن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەبێ پرسیارکەین پارتی بۆ ڕێگری لە بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان و وەزیرەکانی گۆڕان گەر بچنەوە سەرکار کاتێک پارتی دیموکراتی کوردستان هەز بە مەترسی ئەوە کات هەز بە مەترسی ئەوە کات کۆمەڵێک یاسایی زۆر گرنگ لە هەرێمی کوردستاندا لە پەرلەمانی کوردستان دەردەچوێنرێن کاتێک پارتی درک بەوە دەکا وەزیرەکانی گۆڕان دەستیان بە چاکسازی کردووە لە وەزارەتەکانی خۆیاندا پارتی ئەم چاکسازیانە بە مەترسی دەزانێ بۆ سەر خۆی کە کاتێک پارتی بەرژەوەندیەکانی دەکەوێتە مەترسیەوە بەناچاری پەنادەبا بۆ کارانەی کە لە ڕابردوو کردوێتی کاتێک هێز دەکرێت بە هێزێکی نیشتیمانی کاتێک هێز دەکرێتە هێزێکی نیشتیمانی بەم شێوەیە دەکرێت دەبێ ئەم هێزە هێزێکی مدەڕەبی تەدریب پێکراو بێ لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا هیچ حزبێکی سیاسی و هیچ کەسایەتێکی سیاسی نەتوانێت ئەم هێزە بۆ ململارێ ناخۆیەکان بەکار بهێنرێ و ئەم هێزانی کە ئێستا هەیە ئەو بابەتی کە تۆ باست کرد ینی هێزێکی نیشتیمانی بن و تەنها بەرگری لە نیشتیمان بکەن ئێستا وجودی نییە ئەم هێزە من لێرەوە سەری ڕێزم نەوازشم دانەوێنم بۆ شەیدان خۆشەویستیم بۆ برا پێشمەرگەکانم کە ئێمەیان پاراستوە لە هەرێمی کوردستاندا ئەم هێزە هێزێکە کە دەتوانم بڵێم بە گیانی خۆیان پارێزگاری لە هەرێمی کوردستان دەکەن بەڵام بەداخەوە حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا ئەم هێزەیان پەت کردووە و ئەم هێزیان بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەم هێزیان دەکەن کە ئەسڵەن نەیانتوانی لە حیزبەکان ئەم هەوڵی داوە هەوڵی داوە هێزی پێشمەرگە پەرت بکات ئێستا خۆی پەرتەکا کە هێزی پێشمەرگە هێزی هەفتا و هێزی هەشتا و ئەو بلیوانەی کە بۆ خۆتان ئەزانن ئەوانە بەداخەوە کۆمەڵێک هێزن کە نەتوانراوە تا ئێستا لەژێر فەرماندەی وەزارەتی پێشمەرگەیە بن بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵی ئەوەیە پێشمەرگەکانمان بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە لە بەرەکانی جەنگدا پارێزگاری لە ئێمە دەکەن بێگوێدانە حزبە سیاسیەکان چی دەکەن و چی دەڵێن بەڵێ کاک بامان ینی ئەگەر بە منتقیانە سێریکەی ئەگەر کوردستان هێزێکی نیشتیمانی هەبێت کە حیزبەکان بەشدار نەبن لە نێو پێکاتی هێزە چەکدارەکاندا و هێزی چەکدار پەیوەست بێ بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە خراپی تێدایە یان ئێوەش هەمان ڕاتانەیە لە خێرکی و توێتی خراپ ئێمە بەڵێ هەمان ڕائیمانەیە کە ئەم هێزە دەبێ هێزێکێ سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە لە واقعیش وەکوتم لە شەڕی داعشە ئەمە واقع بوو هەبووە و من بەس تەنها ئەوەندە بە منیرەخان ئەڵێم ئەگەر ڕۆیشتەوە لێرە بەڕێز کاک مستەفای سەیقادری وەزیری پێشمەرگەی پێشوو بپرسێ بزان چەند ئامر لیوای پارتی لە کار دوور خستوەتەوە چەند ئامرفە و چەند مەسئولی گەورەی پارتی و خەڵکی تری و خەڵکی گۆڕانی داناوە لە جێگەی باشترین بەڵگە ئەو خەڵکانەی کە کاک مستەفای سەیقادر داینابوو دوای ئەوەی کە کاک مستەفا لە حکوومەت دوور خرایەوە هەموویان ڕۆیشتنەوە بۆ ماڵ دواتر کێنێن بۆ چەواشەکردنی خەڵگوتی ئەوانە نان بڕاو کراون کاک ئاری هەرسین وەکو لیژنەی پێشمەرگە لە پەرلەمان چوون بە دووادا چوونیان کرد دەرکەوت کە ئەم خەڵکانە کاک مستەفا خۆی دایناون احترامن بۆ کاک مستەفا لەگەڵی ڕۆیشتونەوە بۆ ماڵ و موچەکەشیان یەک دیناری نەبراوە و ئێستش موچە وەردەگرن کاک ئازان
بۆیە حزبەکان وجودیان هەیە لە ناو هێزی پێشمەرگا بزوتنەوەی گۆڕانێکێکە لەو حزبانەی بە قەدەرێکێتی نیشتمانی کوردستان دەنگی هێناوە لە ناو هێزی پێشمەرگی کوردستان و وەزیرەکەی گۆڕان بووە و گۆڕانکارێکی زۆر گەورەیشی کردووە لە ناو هێزی پێشمەرگا و کەس ڕێگری لێ نەکردووە ئەستان لە یەک وەفدی لە یەک ئەسلیحەی یەک فریشەک لە بۆ وڵاتە هاتبێ مستەفای سەیقادر ئاگادار بۆ لە هەموو شتێکی کاتە کاک بەمەن هەنگاونراوە بۆی ئەم هێزە بکرێتە هێزێکی نیشتیمانی مەبەستەوا بڵێ بەڵێ بە تەئکید وەکوتم لە سیانزە لیواکە بەپێی ستاندار دەبێ ئەم وڵاتە ئێمە سیانزە لیوای هەبێ هەشت لیوای یەکی گرتوتەوە بە فعلی هەشت لیوای مشتەرەکمان هەیە زائیدەن سێ لیوای کە ئەمریکەکان بڕیاریان داوە خۆیان تەدریبی پێ بکەن و پڕچەکی بکەن ئەمێنێتەوە دوو لیواکەی تریکە ئەبێت دروست بکرێ و ئەوە هەنگاوی بەردەوامیش هەیە و پێشتر کاک مستەفای سەیقادر خۆی ئاگادار بووە لەوە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان ئەمێ وەڵامی ئەوەی مونیرە خام دەمەوە لە کوبانیەوە کە بەشدار بوون هێزێکمان ڕۆیشتووە بۆ ئەوێ هەتاوەکو کوباشی بە یەک ئەمر بە یەک فەرمان دەجوڵێنەوە و سەرکردایەتی ڕاستە ئەم هێزە بەشێکی هی پارتی بووە لە پێشتر بەشێکی یەکێتیوە دڵنیاتانەکەمەوە و خەڵکی کوردستان شایدن هێزی پێشمەرگەی کوردستانیش پێشمەرگە قارەمانەکان شایدیەوە بۆ منەدەن لە لیوە هاوبەشەکانە ئەسڵەن ئەگەر بچیتە ناویان نازانی کامەی پارتی و کامەی یەکێتیە ئەوەندە بەڕۆحێکی برایانە پێکەوە کار دەکەن و لە شەڕەکاندا خوێنیان تێکەڵ بە یەکتری بۆ شەیدەکانمان بۆیە ئێمە هەنگاوی زۆر گەورەمانەوە ئەم هێزە ببێتە یەکێ و ناکرێ ئەمە بکرێتە چەواشەکاریەک بۆەوەی خەڵکی هێزی تر بۆ خۆی دروستکە ئەم هێزە ئێستا لە واقعە یەکە بۆیە بەسە ئیتر با مزایدە بە ناوی هێزی چەکدارەوە نەکەین هێزی پێشمەرگەی کوردستان بەهێزترین هێزی زەمینیە کە یەکێکی وەکو خواگەر ئیجازەم بدەی پەیامەکەم تەواوکەم ئەگەر ئیجازەم بدەم پەیامە تەواوکەم هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەیەکە ئێستا کۆنگرسی ئەمریکا ئەوە دوێنێ بڕیاری داوەکە بە ڕسمی پڕچەکیان بکە و ناسان دوێتی بە هێزی قارەمانی سەرزەوی ئەوە سەرۆک وەزیرانی بریتانیا دەڵێ هێزی زەمینی ئێمن لە ڕوبەڕوونەوەی داعش و ئەم هێزە ئەگەر یەکگرتوو نەبوایە و پەرچ و بڵاو بووایە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێڵەیە ئەگەر میلیشیا بووایە وەکو سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان ئێڵێن خۆ ئەمریکا و بریتانیا و ئەمانە بەگاڵتە اعترافیان پێ نەکرد و پڕچەکیان ناکرد کەواتە ئەوەی هەیە لە واقع شتێترە ئەوەی کە لە خەیاڵە هەیە و بزوتنەوەی گۆڕان بانگەشەی بۆ دەکا لە ئەنجامی شکستی خۆیان ئەمانە هیچیان لە واقع نییە گۆڕان وەکوتم باسی ئەوەی کرد ئێمە سەرۆکی پەرلەمانمان دوورخستوەتەوە باشە خۆ ئێمە دوای 2 ساڵ سەرۆکی پەرلەمانمان دوورخستوەتەوە پێ ئەو 2 ساڵە چیتان کرد داهاتی نەوتان گەڕانەوە بۆ خەڵک چیتان کرد بە خەڵک بڵێ بەڵێ منیرە خان یعنی وەکوی ئەوەی کاک بامان باسی کرد ئەمریکەکە حکوومەتی ئەمریکا بریتانیا وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا باز لە ئازادی پێشمەرگاکەنەوە باز لە سەرکەوتنەکانیەکەنەوە بەهێزی خوانی دانێن لەسەر ئەرزی واقع و ئەو باسی لەوە کرد لە کۆی سیانزە لیوە هەشت لیوایەکی گرتوێتەوە کەواتە هەنگاونانە بەرە و ئەوەی کە هێزێکی نیشتیمانی دروست بکرێت ئێوە چی دەڵێن بەڵێ دیارە ئێمە یەکێ بن لە سەرەتای بەرنامەکە باسی ئەوم کرد کە ئێمە بزوتنەوەی گۆڕان هەمیشە یەکێک لە دروشمە گەورەکانمان ئەوە بۆ کە هەڵمان گرت و داوامان کردەوەی دەبێتە هێز ببێتە هێزێکی نیشتیمانی ئەوە هێزی پێشمەرگە دیارە ئێمە شانازی بە پێشمەرگەکانی خۆمانەوەکەین ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان زیاتر لە 30,000 دەنگمان لەناو هێزی پێشمەرگەی کوردستانە هێناوە و ئێستا لە بەرەکانی شەڕ لەگەڵ برا پێشمەرگەکانی وەکو ڕوئیای سیاسی و تیجاهی سیاسیان لە بەرەکانی جەنگان ئەوەی کاک دانا باسی ئەکات کە گوایە ئەوە کۆنگرێسی ئەمریکا و ئەوە سەرۆک وەزیرانی بەریتانیا ئێمەش ئاگامان لێتی و شانازی بە پێشمەرگەکانی خۆمانەوەکەین بەڵام ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کە ئەو پێشمەرگانەی سنگی خۆیان ناوە بەگون لەو پارێزگاری لە ئێمە دەکەن لە ماوەی 24 ساڵ حکومڕانیدا نەیانتوانیوە ئەم هێزە خزمەت بکەن پێشمەرگەکانمان لە هەرێمی کوردستاندا لە کاتێکە بەرپرسەکانی ئەم وڵاتە بە ملیارەها دۆلاریان بە هەدەرداوە بەڵام پێشمەرگەیە کە ئێستا سنگی خۆی ناوە بەگولەوە بە 500,000 دینار مانگانی موچەی لە کاتێکە ئێستا خۆشتان باسزان کە بە 3 مانگ جارێک موچەیە گەدرێت بەڵێ ینی مەبەست لە چییە کاڵەی بە 100 میلیۆن دلار لە باڵێن ئی پێشمەرگا خۆن لە قوتی پێشمەرگا من مەبەستم ئەوەیە نەک قوتی پێشمەرگا بە 100 میلیارد دۆلار بە هەدەر دەدرێت لەم وڵاتەدا و گەندەڵی دەکرێت لەم وڵاتەدا بەڵێ کێ بەهادەری دەدات ئەوە خۆمان باش دەزانین لە ئەو داهاتە ناشەفافە ئەوە خۆی لە بەهەدەردانە ئەوە دوێنێ ئەوە دەڕۆژی بەسەراتێنە پڕە 2 میلیارد دۆلارمان دۆڕانەوە
2 ملیار دلار دۆڕاندوێتی منیرەخان ئەوە وەزارەتی سامانە سروشتیەکان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان زیاتر بەڵێ منیرەخان وەڵام دەستکەوت داهاتی هەرێمی کوردستانەکە بەڵێ منیرەخان سەبارەت بەوەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان چیمان تۆ پرسیارێکی تر جارە بەر لە هەموو شتێک ئێمە لە پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەو 2 ساڵەدا ئەوە پەرلەمانی کوردستان بوو بڕیاریدا پێشمەرگە و هێز بچێت بە کۆبانی ئەوە پەرلەمانی کوردستان بوو بڕیاریدا ژیانی پێشمەرگە و یاسا بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان دەرچوو بۆ باشترکردنی ژیانی پێشمەرگە ئەوە پەرلەمانی کوردستان بوو کە یاسای سندوقی داهاتەنەوتیەکانی پەسەند کرد کە ماوەی 6 ساڵ بوو پارتی دیموکراتی کوردستان لە خولی پێشوو لە خولی هەم سێم هەم دووەمان ڕێگر بوو لە بەردەم پەسەندکردنی ئەو یاسایەدا لە خولی چوارەین پەرلەمانی کوردستاندا پەسەند کراو ئەم یاسایە و دەیان یاسای تریش لە پەرلەمانی کوردستان کە دەرچوو لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بوو. کاک بەمەن منیرەخان باس لەوەکە کە پارتی دیموکراتی کوردستان بە سەدان ملیۆن دۆلاریان بادەرداوە و باسی لە ئەو 2 ملیار دۆلارە کرد کە لە کەیسی داناغاز حکوومەت هەرێمی کوردستان دۆڕاندوێتیوە ئێوە بە بەرپرسیار دەزانێت تۆ چی دەڵێ؟ جارێ ئەو مەسلەی داناغاز خۆی بەیاننامەیەکی بڵاو کردووەتەوە و ئەڵێ ئەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئیشکردن و باسی ئەو 2 ملیار دۆلارە نەما بەس تەنها لە کەیەنێن باسەکەی ماوە مەسئلەی داهاتی ئەم وڵاتە چی بەسەر هاتووە با لای منیرەخان ئەوە ڕوون بێ و لای خەڵکی کوردستانیش بزوتنەوەی گۆڕان و خودی ڕێکخەرەکەیشی و هەموو سەرکردایەتەکەیشی تەنها 4 ساڵ بەشدار نەبوون لە بەڕێوەبردنی ئەم وڵاتە لە باقی 19 ساڵەکەی تر بەشداری فعلی بوون و سەرچاوەی و بەشێکی گەورەی گەندەڵەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان توان بڵێم پشتی شێری بەر ئەوانەکەوێ تەنها لە گردەکەی ئەوانە 4 وەزیری تەقاعود هەیە کە یەکێکیان ڕۆژان وەزیر نەبوون من حەز ناکەم ناو بێنم و دنیای خەڵکیان بە پلەی عەقید و مقدم و نازام لیوا لەسەر وەزارەتی پێشمەرگە تەقاعود کردو کردیانە بە ڕۆژنامەنووس بۆ قسە بە پارتی بڵێ ڕاستەکە ئیشی پەرلەمانەکەی ئەوان سەرۆک پەرلەمانەکەیوان بڕینەوەی پارە بوو بۆ هەندێک گۆڤار کە لە دژی پارتی شتە نووسن لە هەموو تەمەنیشانە بە ئیعازی نەوشرا مستەفا شتیان نووسیوە بۆیە ڕاستەکەەوە سیارێکزمان بۆ تەلەمی پەرلەمانتار و جێگری پەرلەمانتارەکان یاسای سندوقی داهاتەنەوتیەکان بڕۆرەوە بەرنامەی کاری پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردن بخوێنەوە بۆ دەرەکەوێ کە یاسای سندوقی داهاتەنەوتیەکان لەگەڵ یاسای کۆمپانیای کەپکۆ ئەوە دیعای انتخابی پارتیە و پارتی خستە بەرنامەی کارەوە و پارتیش ئەو یاسای لە پەرلەمانە تێپەڕان ئەوە ئێوە نین بەتەنها بتوان یاسا تێپەڕێنن ناردنی هێز بۆ کوبانی بڕیاری سەرۆک بارزانیە پەرلەمان تەنها تەزدیقی کردووە بۆیە بەڵام کە پەرلەمان تەزدیقی نەکردا خۆ نەیەتوانی بنێرێ و خەڵکی کۆبانی شاهدن دوای وەختی کوبانی گیرا هەرچی مزایدەتان کرد وەختی ئاوادان کردەوە تەنها دەستگای خێرخوازی بارزانانی ئامادە بوو بچێ لەو ئاوادان کردەوە بەشداریکە ئێوە بە کەوچکە پیاڵەیەکیش ئامادە نەبوون بەشداری وڵا ئێمە داهاتی خەڵکمان نەکردووە تاوەکو دەستگای دامەزراوەی خێرخوازی پێ دروستکەین کاکی خەڵکێک بەڕێوەی بردووە بۆ ئینقلاب و خەڵکێک بووە نەیتوانیوە ئەدای خۆی بکە پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 تا ئێستا بەقەدەر ئەم پەرلەمانە فاشل نەبووە چکە ئێمە بەڵگەمان لە پەرلەمانی کوردستان بێلایانی خۆی پاراستووە خودی ڕەحمەتی کاک جەوهەر نامیق سەرۆکی پەرلەمان بوو سەر بە پارتی دیموکراتی کوردستانیش بوو لەو کاتانش کە هەولێر کەوتەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمانی بەجێ نەهێشت لە سەردەمی سەرۆک پەرلەمانەکانی یەکێتی کە عەدنان موفتیە هیچ کاتێک لایەنگری بۆ فراکسیۆنەکەی خۆی نەکردووە و هەندێک جار بگرە دژی فراکسیۆنەکەی خۆشی وەستاوەتەوە بە هەمان شێوە سەرۆک پەرلەمانەکانی پارتیش بەڵام ئەم پیاوە نەیتوانی بێلایەن بێ لەم کێشانەی هەرێمی کوردستان و نەیتوانی پەرلەمان وەک قودسێتی خۆی بهێڵێتەوە بۆیە ئەم پیاوە وەکو ئەندام پەرلەمانەکانی شەڵێن تەنها ڕۆبۆتێک بوو بە ئیعازێک لە گردەکە دەجوڵا ئێمە پەرلەمانمان پێویست بوو بنێڕێتەوە بۆ ماڵەوە چکە ئەم ئەزمە گەورەی لە کوردستان دروست کرد پێویستە ئەم بۆیە فعلەن ئەزمەی دروست کرد چونکە بە سەرۆکی هەرێمی کوردستانی وت تۆ بۆت نییە کورسیەکەت بەجێنێڵ و ئەبێ یاساکە هەموار بکرێتەوە ئەوە ئێمە نین ئەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان نییە پەرلەمانی کردێتە ڕۆبۆت لە بەرەوەی کاتمان کەمە کاک بە من منیرەخان دۆڵام وڵاتم پێدایت کاتی خۆتە بوو وەڵامدانەوە منیرەخانیانی ئەوەی کە جارێ بەرلام شتێکمە پرسی ئەوەی جواب دەمەوانێت کە باسی سەرۆکی پەرلەمانی کوردستان یەکەمیان سەرۆکی پەرلەمانی کوردستان
بۆ مێژوو دەتوانم بڵێم بەشێکی زۆر لەو پارەی کە هاتۆتە پەرلەمانی کوردستان بەشێکی زۆری بۆ کەشوکاری شەهیدان و بریندارەکانی شەڕی داعش بەکارهێنراوە. ئەمە خاڵی یەکەمیان نەک بۆ گۆڤارانەی کە ئیتر بارحاڵ با هەندێک شتێ باوشە بەکارنێنین. ئەمە یەک. دووەمیان سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەتوانم پێتان بڵێم سەرکەوتوتری سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ ئێوە هەر پارتی عیب بە باسی پەرلەمان بکە. ئێوە پارتی لە سیوێکی ئا بە پەرلەمانی کوردستانتان کرد بە گەراجی دەبابەکانی حکوومەتی عێراقی. پێم سێری ئێوە ڕوتانیە باسی شەرعیەت و ناشەرعیەت بکەن. ئەمە پێبەررام شتێک. دوای ئەوە ئەتوانم بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێم ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا هەم لە پەرلەمانی کوردستان دەمێکە وتوێتی محکەمەیەک دابنن لەسەر سیوێکی ئاب با هەمومان بچینە بەردەمەوە محکەمەیە. بەڵام ڕێخەرەکەی تۆ کاتێک کە پاسداری هێنا ئەو کاتە ڕێگەیدا کە خەڵکی تریش دەبا ببێنێ. بۆیە من ئەنەوێ ئەوە بڵێم کە ڕێخەری گشتی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بەڵێ ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بەڵام دۆست و دوژمنەکانی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان شاهدی ئەو ڕاستیە دەدەن کە لە بەخەباتی سیاسی و سەربازیدا یەکێک بووە لە سەرکەوتووترین سەرکردەکانی قیادەی کوردی وەکێک بۆ لە پاکترینیان کە هیچ کەسێک ناتوانێت پەنجەی تۆمەتی بۆ درێژ بکە جگە لە کۆمەڵە خەڵکی لەم جۆرە نەبێ. ئەمە یەکەم. دووەمیان لەسەر من ئەتوانم بڵێم جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان ئێمە لە ماوەی 2 ساڵمان بەشداری کردمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە سەربەرزی لە هاتوونێتە دەرەوە. ئەوە پارتی دیموکراتی کوردستانە هەمیشە چاوی بە پەرلەمان هەڵمایە ئەوێ سیوێکی ئاوی بەسەرابێنەوە وەک چۆن ئەم جار کە سیوێکی ئاوی بەسەر پەرلەمانی کوردستاندا دەرهێنا هێنایەوانێ جا لەبەر ئەوە شانازی و فەخرە ئێمە لەسەر ئەوە دەرکراوی کە ڕێگریمان لە نایاساییەکانی ئێوە کردووە. ئەوە ئێمە ڕێگریمان لەوە کردووە کە ئێوە نابێت بە سەر کورسی دەسەڵاتەوە بڵێنەوە. دەبێت لە هەرێمی کوردستان دەستا و دەستکردنی دەسەڵات هەبێ. دەبێت لە هەرێمی کوردستان هەموو شتەکان بە یاسا بڕوات. زۆر سپاس بۆ منیرە عوسمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە لە ئەستۆدەکەمە لە شاری سلێمانەوە لەگەڵمان بووی. هەروەها سپاس بۆ بەهمەن کاک عەبدوڵڵا کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێزیشتان لە ئەستۆدەکەمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە. کێزێکی ئۆپۆسیۆنی تورکیا لە عێراقدا بناسێنێت. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت خۆزگە جورئەتمان هەبوایە و ئەم داوایەمان بۆ حیزبی دیموکراتیش بکردە. شوان داودی و تەبێژی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق بێنارتی ڕاگەیان پەکەکە ڕۆڵی هەبووە لە شەڕی دژ بە داعشدا و عێراقیش بەپێی یاسا مافی ئەوەی هەیە بە فەرمی وە کێزێک مامەڵی لەگەڵدا بکات. هاوکات شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عێراق بێنارتی ڕاگەیان داواکاری فراکسیۆنی یەکێتی ئەگەر لە ڕوانگەی ئەوە بێت کە پەکەکە بەشدار بووە لە شەڕی داعشدا ئەوە شتێکی باشە، بەڵام ئەگەر لە ڕوانگەی سۆزەوە بێت تەنها مزایدی سیاسیە. دەشڵێت خۆزگا ئەو جورئەتەش هەبووە کە داوا بکرێت حکوومەتی عێراق حیزبی دیموکراتی ئێران و لایەنەوە ئۆپۆسیۆنەکانی ئێرانیش لە باوەش بگرێت. وەکو لە سیاسەتە هەیە مامەڵەکردنی هاوشێوە لەگەڵ تورکایە داوای ئەوەی کرد کە حکوومەتی عێراق وەکو بە شێوەیەکی ڕسمی و ڕاستەخۆ پەکەکە بگرێتە خۆی و مامەڵەی ڕسمی لەگەڵ پەکەکەیان بکە. ئامان لەو داوایە چکە پەکەکە ئێمە لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا لە سەرجەم سنوورەکانی هەرێمی کوردستانە یەکێک بووە لەو هێزانەی کە بەجددی بەو پەڕیتواناوە شەڕی داعشی کردووە. بابەتی ڕەنگە ئەوەی کە ئەمڕۆ ئاڵاخان باسی کرد زیاتر لە ڕوانگەیەوە کە پەکەکە لە ماوەی چەند مانگی ڕابردووە لە هەندێک لە جەبهەکان هاوکاری پێشمەرگە لە ڕوانگەی عەتفەوە بوو بێەوە شتێکی باشە. ئەگەر لە مەجالی مزایدی سیاسی بێەوە خۆزگای ئەمە جورئەتەمانتیا بێ داوا بکەین لە عێراق نەک پەکەکە داوا بکەین حیزبی دیموکراتی ئێرانیش لە باوەش بگرێت و هەموو ئەو تیارە معارەزانی بۆ ئێران بۆ تورکیا هەیە لە باوەش بگرێەوە. گەشتی ناکۆتایی و گرنگترین ناونیشانەکانتان بیدێنمەوە. گۆڕان ڕەتی کردەوە هێزی چەکدار دروست بکە و دەڵێت نابێت هیچ حیزب و لایەنێک لە هەرێم هێزی چەکداری هەبێت. فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی عێراق داوا لە پەرلەمان و حکوومەتی عێراقی دەکات بە فەرمی پەکەکە وەک هێزێکی ئۆپۆسیۆنی تورکیا بناسێنێ و مامەڵەی لەگەڵ بکات. دانوستانەکانی نێوان کورد و حەشدی شابی لە دووس خوورمات و هەڵپەسێردران. بەرپرسێکی کوردیش دەڵێت چەکدارانی حەشد پابەندی ڕێکەوتنەکان نەبوون.
لە کاتژمێر 12 لە درێژەی پانۆرامایی هەواڵەکان لەگەڵتان بەردەوام دەبن.